لە بەردەم بەڕێوەبەراتی تەندروستیم لە ڕانیا ئەوانەی دەور و پشتی من کارمەندانی خۆبەخشی تەندروستین لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ماوەی چەند ساڵێکە خزمەت دەکەن و بایکۆتی دەوامیان کردووە و لێرەکانە گرت بوونەتەوە بۆ لەسەر داواکاریەکانیان من لەگەڵ خۆیان قسە دەکەم. زۆر سپاس پێم بڵێ ئامانجی گرتبوونەوەکەتان چییە؟ بەڵێ زۆر سپاس سەرتا بەخێر بێن ئینشاڵڵا. ئێمە وەکو خۆبەخشانی تەندروستی لە ئیدارەی ڕاپەڕین گرتبوونەوە بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆمان و ئێمە لە کەرتی تەندروستیدا نزیکە لە 2012 بۆ 2014ەوە هیچ دامەزراندنێکی ڕسمی نییە و ئەم کەرتە بەڕاستی وەکو دامەزراندن لە ئاستی سفردایە بەڕاستی لە چاو کەرتەکانیتی وەکو پەروەردە وەکو خوێندنی باڵا وەکو پرۆژە خزمەت گوزارەکان بنونە لە ئیدارەی ڕاپەڕین کەرتی تەندروستی هیچ دامەزراندنێک نەگرتوتەوە بۆ ئێمە ئەم خۆبەخشانە بدەبێ بە پلەی یەک لە هەر دامەزراندنێ بە مەرزدا بنرێن و ئێمە لە بایکۆتی ناوەندە تەندروستەکانمان کردو ئێستا و ئەم بایکۆتە فەراغێک دروست دەکات لە ناو نەخۆشخانەکان لە ناو کەرتە تەندروستیەکاندا و ئێمە بەردەوام دەبین پامی ئێمە بەردەوام دەبین لەم گرتبوونەوەیە و بەردەوام دەبین لەم بایکۆتە هەتاوەکو داواکردنی مافەڕەوەکانی خۆمان. ژمارەتان چەند کەس دەبێت؟ ئایا بە نەبوونی ئێوە فەراغ دروست دەبێت لە کەرتی تەندروستیدا؟ بەڵێ من لە ئیدارەی ڕاپەڕین باشە دیزیکەی 700 بۆ 1000 خۆبەخشمان هەیە لە ناوەندە تەندروستیەکاندا و ئێمە وەکو پەیاممان بۆ سەرۆکایەتی حکوومەت بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ سەرجەم پەرلەمانە تارە بەڕێزەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان ئێمە ئەم مافەڕەوانەی ئێمە بگاتە جێت و ئێمە بەڕاستی شایستی ئەوەن کە ئاوڕێکمان لێ بدرێتەوە چونکە زۆر مەغدور زۆر خۆمان مەغدور دەزانین. ئەگەر بێت و جوابتان نەدەنەوە ئێوە بەرنامەتان چی دەکەن؟ بەرنامە ئێمە بایکۆت بەردەوامە لە ناوەندە تەندروستیەکان ئێمە وەکو خۆبەخشان هەتاوەکو بەدەم مافەڕەوەکانی ئەمەوەی. زۆر دەستخۆش سپاس بۆ زانیاریەکەت زۆر سپاس مەمنون. گرتبوونەوەی ئەم کارمەندانە لە کاتێکدایە کە لە 2014ەوە دامەزراندن لە کەرتی گشتیدا وەستاوە لەو کاتەوە کە فەراغ دروست بووە لە کەرتی تەندروستیدا ئەم خۆبەخشانە پڕیان کردوتەوە و بڕیار وا بوو کە قۆناغ بە قۆناغ ئەم خۆبەخشانەدا بمەزرێن بەڵام تا ئێستا ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە.